عزت كموجي سكرتيري گشتی پارتی ئێزیدی دیموکرات لە ستۆدیۆ میوانە بەخێربەی کاک عزت سوپاس بۆ بەشداریکردن لەمڕۆ ماڵە تایبەتەدا من ئەمەوێ لە ئەو پرسیارەوە دەست پێ بکەم ئەمڕۆ لە شەوی ڕابردووە شنگال و ئەو ناوچانە بەبێ ئەوەی کە بەرگری تێدا بکرێ چۆڵکران و هێزەکانی سوپای عێراق و هێزەکانی حەشدی شعبی لەو ناوچانەدا جێگیر کران و بەردەوام بۆ هێزانە ڕوو لەو ناوچانە ئاکەن هەم شنگال هەم گوندەکانی دەوروبەری ئێوە داهاتووی ئەو ناوچەیە چۆنە بینن؟ بەڵێ فێنەکان سڵاو بۆتەوە بۆ بێنەرێت کورسات نیوز مخابن ئەڤەنە جارایکە شنگار بێ ماوێدا و ساڵێ دەتێت و هەموو کادیت ڕۆژە 3/8/2014 جارێکە دی پێشمەرگە لێ دەرێ بوو ئەو پێشمەرگە هاتە لێ دەرێ بجی هێلان ئەو ناوچە و کەچ و خوشک و دایکێمە کەتنە دەستی خەڵکێدا حتا vێگاوێ 7,000 کەس تا ئێستای هەندا بووە بەڵێ دوی نێبشەو جارێکە دی ئەو منتەقە بجیدە هێلان بێ یەک تەڵقە بتەقێ وەکو جارە پێشی بێ شەهید بێ بنیدار ئەو جیە هێلان دیسە 5,000 عائلە شنگارێ بوون هەموو لێ دەرێ هێلان و هاتن دوینێ سعات تقریبا ئێکی شەف حتا سێی شەف یەک کەس لێ دەرێ نەما هەمووکە شنگار جیدە هێلا و زڤڕینە دۆک ئێوە هۆکارەکەی بۆ چێگەڕێنەوە دوای ئەوەی کە لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگە لە کەرکووک هێزی پێشمەرگە پاشەکشەی کرد دوای بەرگریەکی زۆر لە هەندێک لە ڕاگەیاندنەکانەوە کار لەسەر ئەوە کرا کە هێزی پێشمەرگە پاشەکشەی کردو هێزی پێشمەرگە کەرکووکی فرۆشتۆ هێزی پێشمەرگە و ناوچانەی چۆڵ کرد هێزی پێشمەرگە بەرگری نەکرد ئەی لە شنگال بۆ ئەم سیناریۆیە ڕوویدا و بەبێ تەقا و بەبێ بەرگریکردن ئەو ناوچانەیان چۆڵ کرد وەکو جاری پێشوو کە جارێکی کە شنگال تەسلیمی داعش کرا مخابن جارەکە دێز دەبێژم هەر لە کوردستانی کەس نیە دەبێژێت ئەس بەرپرسم هەر کەسێک دەی سوچی هاویتە سەر کەسێ هێنێ و حێجەتە و بیانیا دە بخۆ دەرینن و کەس نەبێژێت ئەس سوژدارم ئەم هەموو زانن کی سوژدارە و کی مەسئولێڤی تشتێک و بسەرێ خەڵکێ کوردستانێت تایبەت خەڵکی مەیزدی بەریە فترەکە بەریا ساڵ و نیڤە ما گەلک تەڵب کرد و گەلک ما دەستی خۆ درێژ کرد و یارمەتێ بدنامە ئەم منتەقێت خۆ بپارێزن مخابن ئەوە 2 ساڵە لیوە ئێزیدخان چێ بووی حتا vێگاوێ شنوگە 300 پارچێت سلاحی بتنەوێت داینەمە و ئەم نەقارن بەڕەڤانیەل خۆ بکەن دوی نێبشەو تەلەفۆنە هەموو کامان کرد ئەو کەسێل وەزارە پێشمەرگە دەستگایت ئاسایشێ دەستگایت بۆچی ئەون شنگاری جیدا پێلنە کەسێک نابێژێت ئەس بەر پرسیارم کەسێک نەگوت ئەس بەر پرسیارم بۆچی مەجیدە هێلا هاتن ئەو خەڵکی هێنێ دەستێوان دەهێلان ئەم مەجبور بوون خەڵکی خۆڵ منتەقا خان کرێت لە بن چادرادا وی خەڵکی کۆمکردن بشەف سعات ئێک حتا سعات سێ مەقاری 100 کەس زیاتر کۆمکردن و ڤڕێک لە شنگارێ و جەماعەتێ مەبەرێکی شنگارێ بوون ئەوەی شنگارێ ماین حتا vێگاوێ ئەو هێزانەی لێوێ بوون بەرەو کوێ ڕۆیشتن هەموو بەرودۆکە هاتن ئەم دوی نێب شەف ئەم لەسەر خەتێ بوون دەگەل بەڕێز حەیدەر شەش ڕۆژە ئەڵمانیا دەهات شەف لە خانکێ بوو ئەو پتنێ جارێکە دی بەرێ خوددا شنگارێ و هەموو هەرجە سەحێلە حتا شنگارێ سیارە پێ سیارێ هاتن و چەکێ خۆلگەل خۆینان سلاحی خۆلگەل خۆیان بێ یەک فیشەکێ بتەقینن مخابنی هێزەکانی تر هێزەکانی ئێزیدخان هێزەکانی تر ئێساکە لەکوێن ئەوان بۆ کوێ ڕۆیشتن شنگالیان کە چۆڵ کرد ڕۆیان لەکوێ کردووە بەێ ئەو جێگای پێشمەرگەی لێ لەسەر ساتر بوون هێزەی پاراستە لیوای ئێزیدخان ئەو ساترە گرت تا ئەوڕۆکە بەیانی تقریبا سعات حوت دوای ساعت هەفت خەڵکێ ئەو کەسێت ئالیدی حەشد شعبی هاتن دەربازی شنگارێ بوون بێی مقاومە بێی تشتێک و دەربازی شنگارێ بوون بێ یەک کەس یەک فیشەکێ بتەقین و دەربازی شنگارێ بوون خەڵکی شنگال جارێکی تر ئاوارە بوونەوە خەڵکی شنگار زێدەتر 300-400 عائیلە ئاوارە بوون دەرکەتنە سەرێکی چیای شنگالێ بەس بارە بترش وی خەڵکی نەوەکو بەرێ ناترسن ینی خەڵک وێ ئاگدار کرین بەری vێگاوێ علاقەتی مەژە عائیلانینە حەشد شعبی نایەت گوتی عائیلێ علاقەتی مەش عائیلانیە مەدەنیانینە ئەم پەلەماری وەنادن
جبروێکێ بارابتر خەڵک وێمای ناترست فەرقێ دەهاویتە نیڤە کاڤێ جارێ و جارە دیدا خەڵکێ مەدەنی ناترست جێ خۆمایی جگە لە شنگال پێشتریش ئەو گوندانەی کە لە چنگی داعشا بوون حەشتی شعبی بەبەردەم سنگەرەکانی هێزی پێشمەرگەیە ڕۆیشتن و ئەو ناوچانەیان کۆنتترۆل کرد و لە داعش پاکیان کردەوە جگە لەو گوندانەی کە دوای شەڕی داعش حەشتی شعبی خۆی کۆنتترۆلی کردوون و لە داعش پاکی کردوونەتەوە چەند گوندی تر لە ئێسادا لەلایەن هێزی پێشمەرگی کوردستانەوە چۆڵ کرا و حەشتی شعبی و هێزەکانی سوپای عێراق چوونەتە ناوی هەر سحێلە تا شنگال زیاتر لە 120 کیلومتر 130 کیلومتر هەموو چۆل کراوە کەس تێدە نەماوە وەکو پێشمەرگە کەس تێدە نەماوە هەموو هاتن لە سحێلە کۆم بوون ئالیە شەمال لیڤەکە شەمال و شنگار زێدەتر 40 کیلومترە کەس تێدە نەمایە تا ئێستش حەشد شعبی نهاتووە کەس حەشد شعبی نهاتێ لای شەمالە بەڵام چۆل کراوە کەس تێدە نینە ئێمە وەکو هێزە پاراستنی خان معسکرێک وێ هەی تا ئێستاشی یەک کەس حەشد شعبی دەرباس نەبووە کەس نهاتیە یەک فیشەکش نەتەقاندووە بەڵام هەموو تەباخەر بوون یەک کەس لێ دەرێنەما ژەوێدی حتاوێ سەحارێ ئێوە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنەوە بۆ بەم شێوەیە ئەو ناوچانە چۆڵکرا لە ماوەی ڕابردوودا شنگال تەسلیمی داعش کرا بەداخەوە نەتوانرا بەرگری تێدا بکرێ و داعش شنگالی داگیر کرد ئەو کارە ساتەی لێکەوتەوە کە هەمومان بینیمان ئێستش جارێکی تر شنگال و ئەو ناوچانە چۆڵەکرێنەوە هێزی پێشمەرگی کوردستان و ناوچانە چۆڵەکە ئایندەی ئەو ناوچانە چۆنە بینن مخابن ئاساگەر وەکو خەڵکێ شنگارێ باخەڤم ئەزانم خەڵکی شنگارێ هەموو تەفکیر دەکرد و دەبێژێت بەری vێگاوێ شنگار فرۆتن و vێگا جارەکە دیشی شنگار فرۆتن بۆی مەسەلا منتەقا شنگارێ وەختێ ببتە ئەم ئێزدی وەختت بتە مەسەلا واجبە هەموو واجبێ خۆم تجای کوردستانی ڕاد بن وەختت بتە مەسەلا حەق هیچ حەقمان کوردستان دەنینە ئەڤە مەسەلەیە و خەڵکی شنگاری خەڵکەکە ئالەکی مایە کەس پرسیاراوە نەکردە چ جاری ئەڤە 400,000 کەس وێت بن چادرەدەیە ئەڤە سەرێ 3 ساڵە کەسێک پرسیاراوە ئێوە بۆ واقعی ئێستای شنگال و ناوچەکانی دەوروبەری شنگال ڕازیە بن بالتاکید تشنەوەێڤە ئێزدی دەوێت جددی تەفکیرا خۆ بکەن ئێزدی دەوێت جددی چاوە واجبێت سەر پشتا خۆتکن ئەرکەکە دەزانن دەوێت حەقی خۆ بخوازن بە ئەف وەزعی vێگاوێدا ئێزدی قبول ناکەن ئەم قبول ناکەن ئەم هەر ببنە قوربانی دنیڤەکە vێت تیفاقا سیاسی و vێت تیفاقا سیاسیدا هەر خەڵکێمە قوربانی بێت ئەم جارەکە دی نەممکنە قبول بکەن و خەڵکی ئێزدی جارەکە دی قبول ناکەت ئەم هەر ببنە قوربانی منتەقێت ما وەختێت بتە خۆشی هەموو کەس بێت تێدا و خێر و خێراتێت ما بخۆت وەختێت بتە نەخۆشی مە دەستێ دژمنی دەپێلن و خاتری وە بازدن نەممکنە خەڵکی ئێزدی جارەکە دی قبول بکەت چونگو 2014 زێدەترش 11,000 پێشمەرگە لێ دەرێ بوو 11,000 پێشمەرگە یەک کەس بریندار نەبوو یەک کەس شەهید نەبوو هەمووکە بازان هاتە کوردستانی ئەڤێگاوێ زێدەترش 20,000 پێشمەرگە لێ دەرێ بوو فەرماندا شنگارێ 10,000 پێشمەرگەی لێبوو تا هێزێت تایبەتی لێبوون هێزێت زێرەوانی لێبوون ئاساییشە لێبوو شەوێتی خلالی 2 ساعتادا یەک کەس نەما تا بەخەر بوو بالتاکید دەوێت ئێزدی جددی جارەکە دی تەفکیرا خۆ بکەن و جارەکە دیلخۆ بەگەڕن کە چاوە ئەمشنەوەی دەوێت ئەم حیمایە خۆ بکەن دەوێت مەسئولی ئەمە و منتەقێتمە دەستی مەدابێت دا جارەکە دیە بە بسەرێمانێت باشە دەڵێ بێ ئێزدی تەفکیری خۆی بکەوە داهاتووی خۆی دیاری بکە ئێزدیەکان لەم نێوەندەدا لەم ڕێکەوتنانەدا کە تۆڵی ئێمە لە ڕێکەوتنە سیاسیەکان نبووینەتە قوربانی هەمیشە ئێوە بەنیازن چی بکەن ئەم مەجبورن جارەکە دی لەگەڵ حکوومەتە هەرێما کوردستانی مراجعە خۆ بکەن لەگەڵ بەغدای مراجعە خۆ بکەن ئەم دەوێت جارەکە دی منتەقێت خۆ دەبن دەستێک کەسی دەنێلن ئەم قبول ناکەن جارەکە دی ئەو کەسێ منتەقامە جیدە هێلای جارەکە دی بزەڤڕن ئەم قبول ناکەن ئەم دەوێت ئەو منتەقەت بن دەستێ مەدەبن دەوێت ئەم حیمایەوێ دەرێ بکەن و ئەم ئیدارەوێ دەرێ دەستێ خۆ بکەن و ئیرادە ئێزیا دەستێ ئێزیاکەن چیل ویلای بێت چیل ویلای بێت ئەم مەجبورن ئێرادا ئێزدیا وسە دەستە خۆ بکەن لە ماوەی ڕابردوودا یەکێ لە گرفتەکانی ئێوە ئەوە بوو کە ئیدارەی ئێزدیەکان لە دەستی ئێزدیەکان خۆیاندا نەبوو هەمیشە ڕخنی ئەوەتانە گرگلەیی ئەوەتانە کردکە ئێوە نەتانتوانی خۆتان ئیداری ناوچەکانی خۆتان بن لە کاتێکدا ویستی خۆتان بوو
بەڵام ئەی بۆ لەمە دووە کە هێزەکانی حەشدی شەعبی و هێزەکانی سوپای عێراق لە شنگال و ئەو ناوچانە جێگیرە بێ. بله ام قارنی داره خوب اراده خود دست خوب بکن مخابن هر ریل مت تگرتن الريگرتن الباما قال لك خاصة جي علي حكومة هريمة كردستاني هر ریل ما هتگرتنا شو جاري الرينا داينما الريش مرة خوش نكرينا نقوتنا ما قال لي ازدوارن اراده خود دست خوب بکن هرو هر ریل ما قرتيا افسره زيادة ترش 2 سالا مقوت ما لواء درست كر وموافقة لواء كدركة تجبو لواء يزيد خان حتى في قاسيسات بارتي سلاحي وداينما الريل ما دقرن أفا وكو شي وكي ديمقراطي ما قوام دكفنا ساحة كردستاني حقيقو سيدن تشيل بغداد وتشيل ودريا وكو بارتيك ما تشكر حتى نو الريل ما دقرن حتى نو كان الريل ما دقرن ناهل أمكار بكن أفا مشكلة منا لشکری ڕۆژ و هێزانەی تر ئەو هێزانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هێزە عەرەبەکان کە دروست کرابوون و لە شنگال و لەو ناوچانە جێگیر کرابوون و ببوونەوە هۆکاری گرژی و ئاڵۆزی هەندێک جار لە شنگال ئەو هێزانەیە سالێک شوێن زانیاریتان هەیە مخابن ئەگەر ئەو هێزانە ئەیانوت ئێمە بەرگری لە شنگالەکەین بەڵێ مخابن ئەو هێزە 3500 کەس بوون وەختی هاتنەوەی دەرێ بحێجەتن پککی هاتن وقتی کرد و کرد بری سلاح خود بده یک حرکت عضلات خود درینت حرکت بیشتر هم دنیای خراب کن بس وقتی یکی دیده تش بلی کرده یک سر تفنگ خود دان و بازن چنه ماله ام کرد هر دشمنی کدو بونا والویدری داشی او 3500 پیشمرگل ویدری بو یک کس بوی پککی سلاحی وان سینگه کدو دبون بالاموان 3500 کسشی یک کس في شككش نتقانت تا استش حشد الشعبي نهات يا منطقة شمالة أو أنا لمنطقة شمال بون هموان بجيان اشتنو قرانو دوای هاتنی هێزەکانی سوپای عێراق و هێزەکانی حەشدی شەعبی ئێزدیەکان یاخود کوردی ئێزدی لەو ناوچانە چاوەڕی چی ئەکا لێسەدا لە کەرکووک باز لە ئیداری هاوبەشەکرێ بەڕێوەبردننی ئەو ناوچانە چۆنە بێ بری وگاشی فین خان ما داخوازی و کریم داخوازیش دیساش حکومت هرم کردستانی کربو مش بغداد کربو هم دخوازن او ناوچه ببتا محافظه که سر بخو شنگار و سهل نینوا ببندو محافظه سر بخو او هر دو محافظه دویت بنت شاف چنگو بارا بتر ملتت کیمیل و درینا دبنت شاف دیریا ولات اجرتو نتوي ده بن ما وكي 10 ساله حتى رادبن حتى تذكر وان محافظه رابنا سرلنجي خو جيش بخو بيدا كان عسكر بيدا كان اداره بيدا كان بشتي هنجي او خلقه استفتاء كبكن دخوازن آلي كردستان يعني آلي بغداد هم دخوازن سهل لينا لقال شنقاري ببن دو محافظه سربخو ودبن شاف ديريا طولات تيجرتو دبن اقل شيء ما وي 10 صاله حتى قارن جارك ذي ولات خرابوي افابكن وي خلك خو فقرينن او خلك درب دربوي فقرينن او خلك شو اوروبا فقرت بيتصل عرض خو ملك خو انجا انجا بشتي 10 صاليتر او خلك حره شي بكت أو برنامج ما أو برنامج بداية حكومتها هرم كردستاني ما بداية ولات إجرتو وما بداية حكومتها بغداديش. كار عزت تشاوري چی ئەکەن بەشێکی خاکی ئێزدیەکان بەشێکی خاکی کوردانی ئێزدی هەتاکو ئێستا لە چنگی تێرۆریستانی داعشدا هێشتا شەڕی داعش کۆتایی نەهاتووە شنگال و بەشێکی گوندەکانی شکەوتنە ژێر دەسەڵاتی حەشدی شەعبیەوە شنگار هەموو جیدەهێلان هەموو کەتە بندەستی حەشدی شەعبیدا شەڕی داعش لەو ناوچەیە کۆتایی هاتووە بە تەواوی كوتاي نهات وشنقو بهرا بترشوي خلقي عرب او دور ديراني ما بهرا بترشوي خلقي هر داعش بون ريت خو تراسو تشونا مال اخو او هر داعش اللي خو ضمانه بهرا بترشوي خلقي او خلقه قالك جي يلفان درايا نا شركي دريش تلقى داعش تتكرن او تشتي بسري زياتي او كارثه هندية ما اظن ممكن يزدي خلال هيفا كده صالة كده 2 صالة كبير بكن نا دلي ما ده شر داعش هيش تكوتايناتيا شر داعش هيش قال لك شرك يدريش وما قال داعش حتى ام بكن
نا زۆر باشە بەڵام خاکی ئێسدیەکان لە ئێسادا لەژێر کۆنتترۆڵی حەشدی شعبیدایە ئاماژەت بۆەوە کرد کە داعش لەو ناوچەیە کۆتایی نەهاتوە داعشەکان ئێسا ڕشی خۆیان تاشی و چوونەتەوە ماڵی خۆیان بەڵام ئەمە مەترسێکی گەورەتر بۆ سەر کوردانی ئێسدی دروست ناکات بالتاكيد ماترسيكا و چۆن مامەڵەی لەگەڵدا کرێت بالتاكيد ماترسيكا قالك ما زنديسا والسر منطقه ازديا ولو من تحفظ وهي سر كردة ازديا ام ازدينا من كردة ازدينا فين خان ام ازدينا فرق لنا وبين ازدي وكردي ازديا كردي ازدي يعني جيا كردنا ازدي كردا كوكي كرد ازديا زۆر باشە ليرة فبلي ماترسيكا مازن والسر منطقة ازديا هي فيكا فيشي صباحي الويدري ببتا شر او خلق الويدري دبتا قرباني حمو جارك دي المنطقة بحشيكو بعزان عيني تشتا شيخان عيني تشتا حمو منطقة مواتوي منطقة داكو او ما دا صدو تشل يا السر دستوري عراقي الدستوري عراقي ما دا صدو تشل لو ما زيدي ازديا حموكا باني تكر بري استفتاء لكردستاني بيتكرن دفيت ماده صدو تشل حلبة به او ماده صدو تشل كربا انجا دورا استفتاء مادك بري ماده كاتكرن فماده صدو تشل ام حتى فيغافي ازدي لقال فان كاسي دي ملتت كم ام قربانية ماده صدو تشلن الرلاش لخانقين تاشنقار هر او كاسيت كيم تويدري دنا او حمو تابعي ماده صدو تشلن ماده صدو تشل زيدا ترش ل 2003 وتا استا من لشوينك لا بغداد من كردكي حق منيا لا دهوكيش من عراقكم لا هاوليرش عراقكم حق منيا فلا هردو جي حق منيا زيدا اگر چارك نيتا كردن بو ازدي كان اگر ازدي كان تفكيرنا كان اگر ازدي كان مصيري خو تعديدنا كان ام چارا بموايا ازدي كاس لكردستان نامي لا عراق نامي ئێوە چارەنووسی خۆتان چۆن دیاریەکەن ئێوە بە هاوکاری لەگەڵ هەرێمی کوردستانە جارێکی ترەتانەوێت چارەنووسی خۆتان دیاریکەن ئێوە سەرکردایەتی سیاسی کورد وەکو پێویست هاوکاریتانەکات بۆ دیاریکردنی چارەنووسی خۆتان بەتایبەت لەم دۆخی ئێسادا کە ناوچەکانی ئێوە حەشدی شعبی تێدا جێگیر بووە باورناكم كو جارك دي ازدي باوريه بدنا ويدريكو هر جارك هبت جارك دي باوريه بدنا كردستاني كو هر جارك هبت بيش مرقم مجيدة بهلتو بيشتم بخاطري وميشون اگر بودا متلقى ام مجبور انت ضمن عراقي ده ضمن عراقي ده ام حقيقه بخوازن ده ضمن حكومة عراقي ده ام جارك دي كافنت ده وحقيقه بخوازن دور ده چنگو تايستا ده قال كردستاني حتى في ريناتنا ما حتى في ما طلب كربريا كان فترة حتى في كودا كيزديان عندنا ما يك كودا يزديان عندنا ما كون دور دون ئێوە بەرپرسیارەتی چۆڵکردنی شنگال و ئەو ناوچانە و تەسلیمکردنیان بە هێزەکانی حەشدی شعبی ئەخەنە ئەستۆی کێ اكيد او كاس الويدري بت او بيشمركي الويدري بت او كاس فرمان دا اوان كو سحب بن الويدري بازدا 20000 بيشمركي الويدري بەڕێز عزت کەمەوە کاتی ئەوەیە کە ئیتر کورد ڕێکەوتن لەگەڵ بەغدایە بکات سەبارەت بە چارەنووسی ئەو ناوچانە ئێمە لە ماوەی ڕابردوودا دەستکەوتی زۆرمان هەبوو دەستکەوتەکانمان ئەو ناوچانە بوو کە لەژێر کۆنتترۆلی هێزی پێشمەرگەی کوردستان نبوون ئێستا بەداخەوە بەهۆی هەڵەی سیاسی بەهۆی دووربینی سیاسی بەهۆی ئەو ڕێکەوتنانی کە لە ماوەی ڕابردوودا کران لە بەرژەوەندی کورد نەبوون بەشێک لە خاکی کوردستانمان لەدەستداوە و هێزی سوپای عێراق و هێزی حەشدی شعبی ئێستا لەو ناوچانن کورد چۆن ڕێکەوتنی نوێ لەگەڵ بەغدایە بکات سەبارەت بە چارەنووسی ئەو ناوچانە بۆی دۆخەکە دژوارتر نەبێ و خەڵکی ئەو ناوچانە پارێزراو بن بله فينك خان اگر ليبرين كنت بيشي ده مسألة استفتائي براستي استعجالك قالك ما ظنها كرن سر استفتائي او استفتاء دفيت نهاد باكرن حتى دنگ كردان نبو يك دنگ كرد اگر بيك دنگ استفتاء يعني كردبانا اف تشتحمو بلكي احتمال روند ده فيغا في اف ده صلاة دست حكومة هريمة كردستان ده قالك وكيم تربت ودفيت كرد قالك تنازلي دي بكن وقالك تنازلي ببغداد بكن اگر افتش تفيقا في هاتي كرن بريا 4 رجع ما كربا حتى ما لحمو تجدي دستي مدبا
بەس بەری 4 ڕۆژ گەلک فەرق کەفتە تێدا ئەم جارەکە دی چاوە دێلگەل بەغدایە ڕێکەوە لەگەل بەغدایە دیتنا من دەبێت ئەم تەنازلا قەدم کرد دەبێت ئەم ئەو ڤێگاڤێ بەغداوە داوا براهیم خەلیل دەکرد داوا مەتارە دەکرد داوا هەموو تشتی دکرد و بەغدا ڤێگاڤێ مەسەیتەرە دەبێت ئەم تەنازلا هێش بکەن و حتا ئەم بقارن و ئەو تشتێ بەرێت دەستی کوردستاندا دەستێوە دەببینێت یان هیچ چارەدینینە ئەگەر ببتە مەسەلا شەڕیش دیار بوو و کورد نقارن شەڕیت گەل جێشێکی وەکو جێشی عێراقی و بێ ضەخامەتی بکەن